هەوڵاتیانی سێ سادق بە بەخشندەیی و بە دەست کراوەی بەناوبانگن بەڵێ تابانیم خێزانە لێرامێنەوە ناچۆنە ێڵی شتیوا ڕووبدا هەبێنەوە ماڵی خۆمانە لە خزمەتیان نابێن حتاوەکۆ ڕۆژەی خەڵکێک یێتە سەر هێڵ و خانوێکیان بۆ کڕی بەخوای خوا شاهیدە من خۆم نیماگی نایسا ئەم بردن خانوێکم بۆ کڕین لە کاتێکدا ئێمە لەژێر ئارامی ناو ماڵەکانماندا حەساوینێتەوە لە ناوەندی قەزای سێ سادق دیمەنێکی تراژیدی هەیە کە پڕ لە ئازار و ناڕەحەتیە کە دڵی هەموو مرۆڤێک دەهەژێنێت لێرە خێزانێک هەیە کە تەواوی بارگە و بنەی ماڵەکەیان پێچاوەتەوە و خستویانتە پشتی ئەم ماتۆڕە لەبەر ئەوەی کە شوێنێک نییە بۆی بڕۆن خێزانەکە لێرن منەچمە لای خۆیان بزانم هۆکار چییە کە بەم شەوە هاتوونەتە دەرەوە خاتون سڵاو لێبێ پێم بڵێ بۆچی بەم شەوە هاتوونەتە دەرەوە وەکار چییە کە لێرە مێنەوە وەڵا هیچ شوێنێکی مانەوەمان نەبوو قەرزار بووین هەچی عەشەی ماڵ هەمی مافرۆش لەبەر قەرز من خۆم لێرەوە بۆ خوارە و موشک بوو تر لەبەرەوە قەرزێکی زۆرمان کەوتە سەر لە کێوکە هاتوونن بۆ ئێرە چەند پێشتر لە چەند خانووا بوون کری خانوو لێرە چۆنە وەڵا کری خانوو لێرە زۆر بەرزە لە 180 ئەو زۆرە بۆمان نادرێت خۆش و هاوسەریش نەخۆشن باڵێ هەردووکشمان ئەمەلیاتی ئیشی قورسمان بۆ ناکرێت ڕۆژانە لەگەڵ هاوسەرەکەمان کارتۆنشت کۆگەینەوە لە ئێستا بووە لەژێر چاودێری تەندروستی بوونایە حاڵتان چۆنە بەدەر لە نەبوونی خانوو و شوێنێک بۆ نیشتەجێبوون تەندروستیتان چۆن وەڵا تەندروستیمان هیچ باش نی تەندروستێکی خراپمانەی ئەوەی کە سەرچاوی دارایی ئێوەیە تەنها ماتۆڕێ باڵێ بەس ئەو ماتۆڕێ و ماتۆشمان بە قەرز کڕیەوە هەوڵاتیانی سێ سادق تا چەند بەدەمتانەوە هاتوون داواکاریتان چییە؟ وەڵا داواکاریمانەوەی شوێنێکی مانەوەمان بوو کە خانوێکمان بۆ بکڕن هەزگارمان بێن لە مەزعە ناخۆش ببوورە نامەوێت زیاتر دڵتان نیگەران بکەم ئەوەی کە گوێبیستی بوون وتەی ئەم خێزانەیە کە لە کاتژمێر 12 ئەم شەوە هاتوونەتە سەر یەکێک لە شەقامەکانی قەزای سێ سادق کە تەواوی بارگە و بنەی ماڵەکەیان خستۆتە پشتی ئەم ماتۆڕە و من ئەمێ هاوسەرەکەشی بدوێنم کاکە سڵاو لێبێ سڵاواییان پێم بڵێ تەندروستیتان چۆنە بۆچی هاتوونەتە ئێرە هیچ باش نییە شوێمان نییە شوێنێکمان نییە داشین هاتنین بۆ ئێرە بژێوی ژیانتان لەسەر چیە؟ وەڵا ئەو ماتۆڕێ بەخۆش بەقەس کڕیوە ڕۆژانە چەندت دەسەکەوێ چی کارەیتەوە؟ ڕۆژانە بە قەباکۆکەم و لە حەودیوانم تا ئێوارەیەم و دوای ئێوارە ڕۆمەوە بۆم قەبەتە 12 شەو بەخوا 1000 کۆکەم ڕۆژێ پێشتر لە خانووی کرابوون؟ بەڵێ کرێ خانووەکەتان چەند بوو بۆچی تا ئێستا لە کرێگەدا نەمانوت 150,000 هەبم نەدرێ قەزا بوو لەسەر ماتۆڕە ئەنجا خێزانش عەمەلیات کرد بەخوا قەزاتر بوو ئیشە خەسێ چۆم لێ لەم لایە بەچی بیەم شوێنێک نییە بۆی بڕۆن نە بەخوا خۆشە بۆمەژان ئێرە خی گەورە هاوکاریتان بێ ئیشەڵڵا نسماشەکەم دیمەنەکە هێندە تراژیدی و ناڕەحەت و ناخۆشە کە توانای قسەکردنی مرۆڤ ئەوەسێنێت ئەو دیمەنەی دەیبینێن کۆمەڵێک لە هاوڵاتیان و گەنجان و هاوڵاتیانی قەزای سێ سادقن هاتوون بۆ بەهاناوچوونی ئەم خێزانە کاکە سڵاو لێبێ سەرچاوم پێم بڵێ لەکەی و ئاگاداری کەم خێزانە لەسەر شەقام ماوەتەوە و بۆچی حاڵیان بەو شێوەیە وەڵاوە حاڵیان بەو شێوە لە هۆکاری نەبوونی کەرتی تەندروستیایە لە وڵاتە یەکێک نەخۆشکەوێ بۆ هەتاتای ماڵی کاو لەبێ ئەوەی چەند ساڵە پایەکەی لە یەک نەخۆشی عملیات هەبێت تۆ لە ناوی بدەیت بۆی بۆ بەس بۆی بمێنی تۆ ئەم وڵاتە وای لێ هاتووە پارە هەبێت تێ ئاژی لە کەرتێت تەندروستیەکە پارە نەبێترە ئاواکەوێتە سەر شەقامەوە ئێستا چی پێویستە بۆم خێزانە بکە ئەوە وڵاتە پڕە لە سەرمایهدار پیاوی وەکو مەریوانی حاجی شەخصمە بە پێم بڵێ ئازێت نەبێ ئەم خێزانە ئێستا چیان پێویستە ئەم خێزانە وڵاتیان پێویستە خانوویەکیان پێویستە لەو دامای و ڕزگاری لە ڕزگاریانکەن کەیژیان ینی معنای خەڵکی ئەم وڵاتە باجی ئابۆدا خەڵکی لەسەر شەقام بژی ئەو وڵاتە پڕە لە داهات و نەوت و غاز و گومرگ و باج و درامان خەڵکی ئەم نیشتمانی نیوەی ئاوا زەلیل بکرێت هەوڵاتیانی سێ سادق بە بەخشندەیی و بە دەست
کراوەی بەناوبانگن بەڵێ تابانی ئەم خێزانە لێرامێنەوە ناچۆنە هێڵی شتیوا ڕووبدا هەبێنەوە ماڵی خۆمانە لە خزمەتیان نابێن حتاوەکۆ ڕۆژەی خەڵکێک یێتە سەر هێڵ و خانوێکیان بۆ کڕی بەخوای خوا شاهیدە من خۆم نیماگی نایسا ئەم بردن خانوێکم بۆ کڕین بەڵام من ناڵین لەسەر و شەقامە بن ئەوەی ئیشی ئێمەنی ئێمەم لەم شارە ئوتێلی هەرتیان نییە ئەوە نەمیوان دۆسین بەڵام وەڵاهی داواکارم لە تاک بە تاکی هەرێمی کوردستان هاوکاری و عایلەکەن زۆر گوناهن زۆر دەست و چاو خۆش بخوار ئەوەی کە گوێبیستی بوون وتێ هاوڵاتێکی خەزای سێ سادقەکە بۆ پشگیری ئەم خێزانە تەواوی گەنجان و هاوڵاتیان هاتونە سەر شەقام